حاجی عەبدوڵڵای تەمەن 71 ساڵ ئەو پیاوەی تەنها گرفتی لە ژیانیدا وەک خۆی دەڵێ دوای کۆچکردنی خێزانەکەی نەبوونی هاوسەرێکە تا ئەو تەمەنەی ماوێتی لەگەڵ کەسێکدا بەسەری ببات بەڵام زۆر هەوڵی داوە هیچ ئافرەتێکی نەدۆزیوەتەوە تا بیکات بە هاوسەری و منداڵەکانیشی هەوڵیان بۆ نەداوە بۆیە بەناچاری پەنای بردووە بۆ سەنتەری پەیمان بۆ هاوسەرگیری لە سلێمانی تا لە ڕێگای فۆرمێکەوە ئافرەتێک لەسەر داواکاری خۆی بۆ بدۆزنەوە. خێزانەکەم ئەمری خوای کردووە دەوری ساڵێک و 3 مانگە بێ بە شوێن ژنێکە گەڕم کە تەمەنی هەبێ. ئێرە تەنها سەنتەرە لە هەرێمی کوردستان کە ژنان بۆ پیاوان و پیاوان بۆ ژنان دەدۆزنەوە بۆ ئەوەی هاوسەرگیری بکەن بەڵام ئەو کەسانەی کە خێزاندارن بۆ هێنانی ژنی دووەم پێویستیان بە بەڵێنامەی ڕازیبوونی ژنی یەکەم هەیە لای دادنووس بەشێک لەو کەسانش کە لە سەنتەرەکە بوون بەم شێوەیە باسییان لە هۆکاری چوونیان بۆ سەنتەرەکە دەکرد. من لە دایکبووی 1970 پێشتر شوم کرد بەڵام دوای 6 مانگ هاوسەرەکەم کۆچی دوایی کرد. ژیان بە تەنها سەختە هەموو کەسێک پێویستی بە هاوبەشی ژیان هەیە. منیش ئێستا بە شوێن هاوبەشێکی ژیاندا دەگەڕێم. ماوەی 3 مانگە سەردانی ئێراکەم ئیتر زۆر جار چاپیەکەوتنم کرد جارویە یا من ئەو بەدڵبوونیە ئەو منی بەدڵ نەبووە. کەژاڵ یەکێکی ترە لەو ئافرەتانەی کە لە ڕێگای ئەم سەنتەرەوە ژیانی هاوسەرگیری پێکێناوە و دەڵێت هاوسەرگیریەکەی سەرکەوتوو بووە و هیچ گرفتێکی لەگەڵ هاوسەرەکەیدا نییە. مامۆستایەکی ئاینیش بوونی سەنتەرێکی لەو شێوە بە پێویست دەزانێت. مالدم 65 هاتم بۆ ئەم نووسنگەیە 2-3 مانگە بێت یەک دوو کەسی پێ ناسانم ڕێک نەکەوتین ئەخیر کەس ڕێککەوتین ئێستا ئیتر لە مانگێکە و زەواجم کردووە زۆر مرتاحم. بەڕاستی لە ڕووی شەرع و هیچ قەدەغەیەکی تێدا نیە و بەڵکو هاوکاریە بۆ شەرعیش و شتێکی باش و پێشکەوتووە هیوادارم لە زۆربەی شارەکانی تردا و لەم شارێردا زیاتر بێ بۆ ئەوی هاوکاری گەنجان پیاوان بێ هاوسەرەکان بدات بۆ ئەوی ئەو مەسائلە بەدەست بێن و ئەگەر خەڵکی ئێمە ئێشتا نەگەیشتە ئەو ڕاددە لە ڕووی پێشکەوتنەوە کە ئازادی بدا بە ئافرەت بۆی هاوسەر بۆ خۆی دیاریکە بەڵام ئەو نووسینگە شتێکی زۆر باشە و لەوەیە ئەواتوان یەکتر ببین و یەکتر بناسن. سەنتەری پەیمان بۆ هاوسەرگیری لە ساڵی 2009 لە شاری سلێمانی دامەزراوە و مۆڵەتی فەرمی لە وەزارەتی ناوخۆ وەرگرتووە. 1450 کەس فۆرمیان لە سەنتەرەکە پڕ کردووەتەوە بەڵام لەو ڕێژەیە 450 هاوڵاتی پارەی فۆرمەکانیان نەداوە و 802 هاوڵاتیش هاوسەرگیریان کردووە بە جۆرێک 401 خێزانیان پێکێناوە. خاوەن سەنتەرەکەش دەڵێ جگە لەلایەنە دارایەکەی زیاتر وەک کارێکی خێرخوازی ئەم سەنتەرە بەڕێوە دەبات. پرسمان بە هەموو ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان و کوشتان کرد کەوتمان ئێمە کردنەوەی ئەم نووسینگە ئامانجێ ئەوەیە دروستکردنی خێزانەوەتە بە شێوەیەکی یاسایی و شەڕوی ئاشکرا شێوازەکەیش فۆرمەکە پڕیەکەی تەوانێ فۆرمەکە ئەبێ ئەو کەسە یەکەم هاوسەری نەبێ واتە کوڕ کچ لەگە بێوەژن و بێوەپیا لەگە ڕێزم. نرخی هەر فۆرمێک بۆ دۆزینەوەی هاوسەری ژیانت لەم سەنتەرە تەنها 25,000 دینارە بۆ بینینی کەسەکەش 15,000 دیناریت لێ وەردەگیرێت. ئەوانەی کە سەردانی ئەم سەنتەرە دەکەن کەسانی خوێندەوار و ژنی ماڵ و هەموو چین و توێژەکن و لە شارەکانی هەرێم و ناوەڕاستی و خواروی عێراق و کوردانی پارچەکانی دیکەی کوردستانیش فۆرمیان پڕ کردوێتەوە بەگشتی تەمەنی ئەو کەسانی فۆرمیان پڕ کردوێتەوە لە دێوان 18 بۆ 80 ساڵیدایە. بابەن نۆری ناڕتی سلێمانی.